سڵاو لایە و سڵاو لە بینەرانی گەلی کوردستان دیارە ئێستا ئێمە لە یەکێک لە نەخۆشخانەکانی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنان کە ئەوش نەخۆشخانەیەشی دکتۆر ئاسۆیە دیارە لەژێر ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان لە ئێستادا زۆرترین ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان تۆمار دەکرێت و ئەو ڕێژەیەش تا ئێستا گشتۆتە زیاتر لە 1000 هاوڵاتیکان ڕێژە بەراورد بە مانگەکانی پێش ئەوەی مانگەکانی پێشووتر دیارە ڕێژەیەکی زۆر و ترسناکەوە تەندروستی جیهانی شاوکات پازە ترسناکی مەترسی ڤایرۆسی کۆرۆناکە لەم قۆناغی ئێستادا داوا لە هاوڵاتیان دەکات کە ماسک و دەستکێش و دەمامک بەکاربێنن بۆی کە زیاتر تووشی ڤایرۆسی کۆرۆنا نەبن و حاڵەتەکە لەوە زیاتر تێنەپەڕێت و بۆ ئێستا بۆ زانیاری زیاتر دەچینە لای دلێر حەمە سەعید بەڕێوەبەری نەخۆشخانەی شەی دکتۆر ئاسۆی تایبەت بە کۆرۆنا کاک لێر سڵاو لێ بێ بکاتەوە باش سەبارەت بە توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لە نێو نەخۆشخانەکانیەوە حاڵیان ئێستا چۆنە تەندروستی و نەخۆشخانەی لێرەن وەزعیان چۆن سەرەتا بە خێراتتان دەکەین نەخۆشخانەی شەی دکتۆر ئاسۆ وەکو چاودێری ورد وەکو نەخۆشخانەیەکی چاودێری ورد بەکارەیەنرێ زۆربەی ئەو نەخۆشانی کە لە نەخۆشخانەکەمانەیە باری تەندروستیان ناجێگیرە زۆربەی زۆریان بگرە هەر هەمویان پێویستیان بە ئۆکسسیجینی دەستکردەیە ئەگەر ئۆکسسیجینی دەستکرد لەسەریان لابرێ ژیانیان نەکەوێتە خەتەریاتەوە کاک دلێر سەبارەت بەوەی کە پێشتر ئەم نەخۆشخانەی ئێوە نەخۆشخانەیەکی تایبەت بە چاو بووە لە ئێستادا کە کراوە بە کۆرۆنا هیچ ڕۆژنایەکە هیچ ئەوە هەیە ئێواران بکرێتەوە یاخود لە ئێستادا کراوەتەوە بۆی کە ئەو نەخۆشانەی کە پێشتر گرفتی چانە بۆ بێن سەردانتان بکەن وڵی بەسپاسەوە لەگەڵ ڕێزمانە بۆ جەنابی بەڕێوەبەری گشتی تەندروستی سێمانی لە هەوڵی ئەوایە کە نەخۆشخانەی شەید ئاسۆ بکرێتە بە چاو بۆ فرسەیەکە گەڕین کە چونکە نەخۆشەکان نەخۆشی کۆرۆنا زۆرە یعنی لە دۆخێکی زۆر تەرسیداردانای چونکە نەخۆشەکان ڕۆژ بە ڕۆژ لە ڕووی زیادبوونەوە لە عادەتەوە زیاترەکە ئەگەر هاوڵاتیان هاوکارمان بن نەخۆشخانەکەمان وەکو نەخۆشخانەیەکی چاو دەکرێتەوە بەچی لەو کاتە کە نەخۆشیەکان ینی عادەدی نەخۆشەکان کەمتر بێتەوە ئەگەر کەمتر بێتەوە زۆربەی نەخۆشەکان ڕەوانەی نەخۆشخانی شەیدیە من نەکرێت لەوێ شوێنیان بۆ تەرتیب کراوە شوێنێکی تازەش دانراوە لەوێ زۆربەی زۆری ئەو نەخۆشانەی کە لای ئێمەیە لەوانەیە ینی ئەگەر زروفەکە و خەڵک هاوکارمان بێ هەمویان بگوازینەوە بۆ ئەوێ و نەخۆشخانی شەیداسۆ و نەخۆشخانێکی چاو دەست بەکار بێ سپاس بۆ تۆ سپاس بۆم دەرفەتە بەڕێز سپاس بۆ دلێر حەمە سەعید بەڕێوەبەری نەخۆشخانەی دکتۆر ئاسۆی تایبەت بە کۆرۆنا دیارە هێشوو لە نێو ئەم نەخۆشخانەدا کۆمەڵی لە پزیشک و کارمەندی تەندروستی هەیە دەچینە لای شاخەوان حەمەکەرەم کە یەخۆی سەرپەرشتاری پەرستارانی نەخۆشخانەی دکتۆر ئاسۆ و هاوکات خۆشی یەکێک بۆ لەو توشبوانەی کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە بە خۆشحاڵی و ئێستا باری تەندروستی زۆر جێگیرە کاک شاخان سڵاو لێبێ ئەم کاتە بە سەبارەت بە توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا کە خۆ تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوویت ئەتوانی بۆ مامجێڕیتەوە و هاوکات باس لە توشبوانی ڤایرۆسی کۆرۆناش لە نێو نەخۆشخانەکەمان بۆ بکەیت بەڵێ بەخێر بێن سەرچاو ئێم ژماری توشبوان نەخۆشمان زۆرە پێدەکانمان فولە بۆ توشبوونی خۆشمان وەزعەکە باش نەبوو و ئەوەی ئێمە بینیمان هیوادارین کەسێکی ینی کەمترین کەسمان توش بێ لەم شارەیە و ئەو کەسێکی کە توش بێ کەمترین نیشانەی هەبێ بەڕاستی حاڵەتێکی زۆر ناخۆش بە ینی نەخۆش پێشووتر باوەڕ ناکەم نەخۆشی تر وامانگرتە بێ و نیشانەکانی بەو شێوە بوو بێ حاڵەتەکە وەسف ناکرێن چ بە چەند وشەیە تۆ بتوانی وەسفیکەی و بڵێ لە چی حاڵەتێکا بووم مەگەر ئەو کەسی کە توش بوو بێ و چاک بۆتەوە نیشانەکانی بینی بێ و وەزعەکەی بینێ بێ بزانێت چی وەزعەکە چەند ناخۆشە ئێوە چی داواکاریەکتان هەیە بۆ هاوڵاتیان بۆ کەسانی کە سەردانتان دەکەن بۆی کە پابەندی ڕێنما تەندروستەکان بن بۆی کە ئێستا تەندروستی گیانی بازەوە دەکە حاڵەتەکە مەترسدارە و ڕێژەی توشبوونش لە هەرێمی کوردستان زۆر زیادی کردووە ئێوە چی داواکاریەکتان هەیە لە هاوڵاتیان ئێمە ڕۆژانە ئەو داتانی هەم حکوومەتی هەرێم هەم حکوومەتی ناوەندی بڵاوێک کاتەوە لەسەر کۆرۆنا لە شاری هەرێم و ئەوان هەموو شارەکان بڵاوەکەنەوە بە تایبەتی لە سلێمانیە ئێمە هەموو ڕۆژێ پێشەنگین لە ژمارەی ئەوانی کە ئەمرن بەهۆی کۆرۆناوە ئەمە ئەومان پێگەێنێ ژماری توشبوانمان کەمە بەڵام نزبەی مردنمان زۆرە بەهۆی کۆرۆناوە ئەمە ئەومان پێڵێ کە ڤایرۆسەکە لە هەموو سوچ و هەموو کۆڵان و هەموو ماڵێکا هەیە و بە شێوەیەک تەشەنەی کردووە ناتوانانی پێشببینی بکەی بڵێ
وەزعەکە بەرەو باشترە ڕوا وەزعەکە بەرەو خراپترە ڕوا انشاءالله هیوادارین بۆ قسانەی ئێمە نەبێ بەڵام ئێمە داوا لە هاوڵاتیانەکەین پابند بن بەڕێمایەکانەوە و لە ماڵ دەرنەچن بەبێ ماسک و دەستکێش و انشاءالله بەشکو لە ماوەیەکی زۆر کورتا بتوانین ئەم وەزعە تێپەڕێنین. سپاس بۆم دەرفەتە بەڵێ هێش و ئەوەی کە دەمیرێ ئامارەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان ڕووی لە زیادکردن کردووە و بەبێ ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستیدا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکرێت زیاتر پابندی ڕێنمایە تەندروستیەکان بن و بەپێی ئامارەکانی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی لە ئێستادا 213 کەس لە نێو نەخۆشخانەکانی تایبەت بە کۆرۆنا هەن و ئەوەی کە دەوترێت و دەبیسترێت هێش و ئەوەیە کە ئێستا لە ئێستادا زۆربەی زۆری منداڵەکانش تووشی ڤایرۆسی کۆرۆنا دەبن بەپێی ئەو ئامارەی کە هەبووە پێشتر لە سەدا دەی منداڵان تووشی ڤایرۆسی کۆرۆنا دەبوون دیارە لەگەڵ هەڵکشانی ڤایرۆسی کۆرۆناش تاسیری کردووەتە سەر ژیان و گوزەرانی منداڵانش لە ئێستادا ڕێژەکە بەرزبووەتەوە بۆ لە 16 و داوا دەکرێت هاوڵاتیان و واوکات دایک و باوشی منداڵانش پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن بۆی کە تەندروستی مناڵانش پارێزرا بێت من دەگەڕێمەوە لای ئێوە.